یانەی نەورۆز درێژە بە ئەنجامە باشەکانی دەدات لە خولینابی کوردستاندا و بە برنەوەشی لە دەربەندیخان کۆتایی با ڕکابەرەکانی قۆناغی یەکەم هێنا. یانەی نەورۆز وەستانی نییە و بە برنەوەشی لە دەربەندیخان کۆتایی بە ڕکابەریەکانی قۆناغی یەکەمی خولینابی کوردستانی هێنا و پلەی دووەمیشی مسۆگەر کرد. لە یەکێک لە یاریەکانی هەفتەی سیانزە و کۆتایی قۆناغی یەکەمی خولەکەدا یانەی نەورۆز لە کەشێکی سارد و بارانامیدا بە بەرگی سوورەوە و بە ئامادەبوونی هاندەرێکی زۆر میوانداری دەربەندیخانی کرد. لەگەڵ دەستپێکردنی گێمی یەکەم یاریەکەدا یانەی نەورۆز بە هێرشکردن دەستیان بە یاری کرد و سوودمەندیش بوون لە گۆڵی یەکەم کاتێک ناوبژیوان فیکەی لێدانی سزای بۆ یانەی خاوەن یاریگا هەژبار کرد و دیار عەلیش لە خولەکی 15 گۆڵەکەی تۆمار کرد. دوایە گۆڵە یانەی میوان زۆرترین هێرشی ئەنجامدا و ئاسانترین هەلی گۆڵی بەرامبەریشی بۆ هەڵکەوت، بەڵام یاریزانانی سەرکەوتوو نەبوون لە ڕێککردنەوەی ئەنجامەکە. گێمی دووەم لەژێر لێزمەی باراندا یاریزانان بە بەهێزتر گەڕانەوە ناو یاریگا، بە هەمان شێوە ژیانەی دەربەندیخان هێرشەکانی زیاتر کردەوە، ئەمەش بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە و یانەی نەورۆزیش بە هێرشی پێچەوانە وەڵامی دەدایەوە، بەڵام هەردوویانە سەرکەوتوو نەبوون تا خولەکی 90 زائید یەک کاتێک شیروان کوردستان دوای بڕینی چەندین یاریزان و گۆڵپارێزی دەربەندیخان گۆڵی دووەم و سەرکەوتنی نەورۆزی تۆمار کرد. لە کۆتاییشدا یاریەکە بە 2 گۆڵی بێ بەرامبەر لە بەرژەوەندی یانەی نەورۆز کۆتایی هاتوو پلەی دووەمی ئەم قۆناغەشی مسۆگەر کرد. سپاس بۆ خوای گەورە، ئەم مەرحەلەی یەکەمە چی بە ئەنجام چی بە ئاست، سپاس بۆ خوای گەورە فریقەکەمان بەرەو پێشتر ئەڕوا. بۆ قۆناغی دووەم ئیشاءڵڵا 100% نازانم گۆڕانکاریەکێکی یاننا، بەڵام هەر بۆ تیبی خۆمانەوە بەشداریەکەینەوە ئەگەر بکرێت 1-2 یاریزان ئاڵوگۆڕ پێکرێت ئەگینا بە هەمان فیرقەوە و بە هەمان تیمەوە ئامادەی مەرحەلەی دووەمە بین پشت بەخوای گەورە. من دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم. ڕاستە ئێمە ئەمڕۆ یاریکی باشمان کرد، مستحقی و دۆڕانەیش نەبووین بەداخەوە، ینی من دەستی دۆڕانەکە زیاتر بۆ تحکیم درێژەکەم، ینی بەداخەوە هەر لە چەند دەقەی سەرەتا یاریەکەەوە پەنارتێکی زۆر ناقی لەسەر گرتینەوە جێتێڵین بۆ خۆی دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم، ئەوەی لەتوانانە بۆ کردیان بە نسبەت مەرحەلەی داتۆ بەڵێ لە بەرنامانە هەیە بەم نەتیجانە و بەم خاڵانش ڕازی نین. ئێمە تموحی زیاترمانەیە هەوڵەدێن لە مەرحەلەی داهاتووە یاریزان بێنەوە، یاریزانانەی زەرور نین بۆ تیپەکە دووری بخەینەوە ئینشاڵڵا. بۆ بردنەوەی یانەی نەورۆز بە 19 خاڵ چووە پلەی دووەمی ڕیزبەندی و یانەی دەربەندیخانیش بە 14 خاڵ زیاتر بۆ پلەکانی دواوەی خولەکە دابەزی. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.